لە پشت نگاهم نابێ بزانێت ترساو نابێ بزانێت ترساو خۆت دەرخە توڵ بڕ چەند ساڵەکە ماتڵتم ناواوێنە دیتم کتوپڕ دەرچووی وە بزانەکە قاتڵتم پرسە لێم کەیتۆ فەڵانە کەس پرسیار و بە پرسیار وەڵامەدەم خنجێری ناو دەستی چەپی منی وەختێ بەدەست ڕاست سەڵامەکەم بێگومان ئەتوانم متمانە بم ئینکار و کەم خۆم کەتمانەکەم تاوانی کەم تەرخەمیم کەوتە کەمینی ئاوێنە ورتانەکەم چیت گەرەک لە من بۆ ڕۆژی ڕۆژناڵۆ زاڵترە لە سێبەرمی سێبەرەکە لە شەوا تێکەڵ تاریکیە زۆر چاو نەترسی پێپەرمی بیری زیاد لە حەد ترسنۆک مەکات تۆ ڕازی بە ترسمی ساختە چی بێ لە ڕوودامان ڕوو بەڕوو یەک پێساوی نایەڵم ساختەرچی چۆن قارەمانی من تەنیا منم قەت نەناڵێم بە جەنگ نەوەڵا فێرم بە تەنیای هەنگاوەڵنان فێرم بە تەنیای ژەنگاوەڵدان ئامەلی تۆ خودی شەرەفی تۆس درۆنۆقمە لە پشت پرایەتی ڕەفیقی منیت نا ئای لە حەسرەت پەلامارە بە دژمنایەتی بۆ خۆدا شاری وە نازانم نا بۆ منەمە جارە بەسە بزانم نازانم نایەڵم نەزانی نازارم بە خۆت دەرخە توڵ بڕ من خۆمدا شاردەوە ئەویش لە تۆ قسەی قۆڕەکەی سەرسامە بماوە مۆڕەکەی وەختەکەی بینیت و جوابی نایی یعنی هەم لاڵی توام نابیدای لایە لە وەڵات حەساب و لێ ببەن من ڕابێرم بە دەنگی بەرزت بیستومە سەبەبی ترسی زەلامە مەختە بە ترسی لە جنسی کەلامەمە جوای پایەی لەم میلا بەلای لایە لایەتم لامەدەی سیگاری نەکێشرامی ناو دەستم مەدکێشم و تۆ کامەدەی لە پشت وڕێیت خەمت شاردووە خەم ڕەوێنی دەردەن مشار بووە هەڵەیە وەڵە تەمەسە بۆ ناسینی من نابێنە دڵ بژاردووە دەم تەکان بەم تۆ لێو تەجوڵێ بۆ بەژە نەفتنی حەقیقەت ترەبی ناپرسی لە خۆت بۆ هەر جارێ فرمێز کڕژێنیت بەغیرەت ترەبی هەلبوونت باوی خواردنە سادەی بۆم ڕوم هەڵ ناگەڕێ لە سادەی خۆم بۆم زەمین نەبوو من خۆتم وەلە ملهۆرتەر سیسیێفدیانی تێش بوو بۆوە بەدیەت بۆ مێش و هەرچەنە ڕوو بە پێش و گێج بوو تێک چوو دوور لە خێش بوو من ئادەم و هەوام دی پەلاماری سێفیاندا هەم سەمەرە نۆشیان ئەیان زانی زارە لە بۆشیان لاواندیانم خامە لە کۆشیان بۆ دەرێخکەنم سەمە لە خۆشیان سرۆشتان تێکەڵەتەکە لە خەڵقی من مەبە گەڕەرەوە ژیان گەڕەرەوە ژیان گەڕەرەوە ژیان کام ژیان من حتا نازانم بۆ دژی تۆم ئەبێ لە چی بترسم من یەکە بووم بە خۆ کوژی خۆم بۆ بێ چەند مانگێکم لە هەر ساڵێ بەگادەم چوار گۆشەی ماڵە گەڕێم خۆم بدۆزم و ڕایە سەریاوێنە نادەم من فرمێسکم جەوهەراویە حتا گەرەبینی کە چاویشم تەڕە سەرم بەرزە زۆر و پێم ناشتێ قازانجی باخەوانە قاری قشقڕە خۆش و بێ من وەکو مینم پاپیانی لە تو پاری تو پارچە پارچە چۆ نابێنە شەهوەتی تۆم مناسە بە ڕاستوەتەن و بەلای چەپانەشوم تۆشیان موگاوە یعنی هێشتا بیانوت ماوە کەوجە من پەنایتۆم سەد جار لە خەوان لە باوەشمە گیان و داوە لە ڕابردوو جێماوی کەسی یەکەمی تاکی جێناوی بۆیە هەمونی هەم منی هەم شیشە چەقی بۆ تەسە ناو مشتی خوێناوی ڕۆڵای دڵە لەرزەنیم تۆخمەمە من پیرۆزی ئەم شانۆمەیە تۆ لەوانەیە ئامادە بوو گیان و بەی بۆیان کامیانمان و بەلا تۆ دیارە خۆمم بەخۆم پێفرۆشی گوڵی بێڕەنگ و بێبۆم پێفرۆشی بێخەبەریە مەسە 28 ساڵە بە نرخی گەنم جۆم پێفرۆشی بەدبەختەڵە چی ئەگەرم قین و قارە ناو خەوا بێت بەگومانت فیلمن دیە چیرۆک بە نەفی قارەمان تەواو بێت شەیتان ئیبلیسی پێشینە بابێتە عەبرات ڕوبەڕوویاوێنە مەخوێنە دەستی تۆ وشک و ساخ و سەلیمە بەڵام مەبینی کە دەستی من نابێتە بەخوێنە تۆ تۆزە پیرترم ترسەکانم هاوتەمەنم نی نازانم نایەڵم نازانی نازارم بە من لا تۆ تۆزە گیرترم ئەوانەی بە